کەڵە هەرز بە کورتی و بە کوردی کاتی جوودبوونی ئاژەڵەکانە خەڵک دەستگیر کراوە لێکۆڵینەوە بەردەوامە. وەرزی کەڵەهەرزە و پۆلیسی دارستانی سلێمانیش قۆڵی دی هەڵماڵیوە بۆ چاودێریکردنی ئاژەڵە کێویەکان تا بە دوور بن لە دەستی ڕاوچیەکان. نەمڕاتومە تا بەڕێبەتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی لای جەنابی ئەمید وشاگە فەرمووی تێرە سڵاو لێبێ کەڵەهەرز بە دیاریکراوی چییە ئەگەر بە کورتی بە هاوڵاتیان بڵێن؟ کەڵە هەرز بە کورتی و بە کوردی کاتی جوودبوونی ئاژەڵەکانە. ئەمە لە کەی دەست پێکا بۆ لە 15 دەست پێکە لە 15 دەست پێکە لە 20 تەواوە بێ. دیارە ئێمە 4 بەشمان کە پۆلیسی دارستانی بەشی پۆلیسی دارستانی ژینگەی قەرەداخ و دووکان و دەربەندیخان و چەمچەماڵ بە بەش و بنکەکانەوە ئەکەونە حاڵەتی ئامادەباشیەوە و ناوچەکانە خەنە ژێر چاودێریەکی چڕی کارمەند و ئەفسەرەکانمانەوە بە سوپاسەوە تەبان بە شەو ڕۆژ لە ئەرکابن بۆ ئەوەی کە ئاژەڵەکیوەکان لە دەستی ئەو خەڵکە خراپانە بپارێزن کە بەزەیان بە کاتی قەدەغەکردنەکانیشانایەتەوە. تا چەندێک هاوڵاتیان پابندن بەوەی کە گیانی ئاژەڵەکیوەکان پارێزراو بێت. دیارە ئێمە بە سوپاسەوە ئێڵین یعنی ئەتوانین بڵین ینی ساڵ بە ساڵ ڕێژەی سەرپێچی کاران بەرامبەر بە ژینگەی وڵاتەکەمان لە کەمبوونەوەیە و ئێمە بە دوو ئاراستە ئیشەکەین. ئاراستەیەکیان هۆشیارکردنەوەی خەڵکە و ئاراستێکیشیان ئیجراعات و ڕێگای ئوسوڵی و یاساییە لە ڕێگەی دادوەرە بەڕێزەکانەوە. ئێمە ینی تەمەنا ئەەکەین کە ئەوەی دووهەممان تا ئاستی سفر ببێتەوە و خەڵگەوەندە هۆشیار بێ کە تەجاوز نەکاتە سەر ژینگەی وڵاتەکەی. بەڵام بەداخەوە بە ڕێژەیەک هەرماوە و پۆلیس و ئەفسەر و کارمەندەکانی ئێمە دیارە بە شەو و ڕۆژ بەدوای ئەو کەسانەوەن کە ئەیانەوێ بە خراپی لەگەڵ ژینگە وڵاتەکەمانە بجوڵێنەوە. کاگوشار بوون ئامارەکانی مانگی 11 چۆن بوون لەبارەی ڕاوکردنەوە لەبارەی دادبڕینەوە لەبەر ئەم بابەتانەوە؟ وەڵای پێم وایە لە مانگی 11 سێ دۆسیە لەسەر ڕاوکردن هەبوو و دۆسێش لەسەر دادبڕین هەبووە و ڕوبەڕووی دادگا و دادوەرە بەڕێزەکان کراونەتەوە و ئیجراعاتی ئوسوڵ و یاساییان لەگەڵا کراوە. باشەمە ئەم کەسانی کە بەو شێوە ئیجراعاتیان لەگەڵا کرێ بەو شێوەیە سزا ئەدرێن کە جایتر نیکەنەوە؟ دیارە ئێمە جیهەتێکی تەنفیزین، ئێمە تەنها ئەتوانین ئەو خەڵکانە کە سەرپێچیەکەنە سەر ژینگەی هەرێمی کوردستان دەستگیریان بکەن و پەڕایان بۆ بکەنەوە، پەڕای لێکۆڵینیان بۆ بکەنەوە، ڕوبەڕووی دادگایان بکەنەوە، باقیەکەی مێنێتەوە سەر ئیجراعات و شتە قانونیەکان کە لە ڕێگەی دادوەرە بەڕێزەکانە ئەوان بڕیارەدەن کە چۆن تەعامل لەگەڵ کەیسەکەیەکەن. کاگوشار ڕۆژی هەینی بوو لە شاخی ئەزمەڕ بووین کاتێکە بینین ئاگرێکی گەورە لە پاڵ دارستنەوە بەرێ کراوەتەوە لە بینیمان و کوژانمان و باشەگەرم دارستنەوە بەرە سووتێ و دارەکانی تر سووتێنیە چی بەرامبەر ئەو گەشتیارەکە کە لێ ئاگرەکەی بەجێشتەوە. ئێمە خۆتان شاهیدن ینی بە بەردەوامی مەفرزەی ئێمە و پۆلیسی بەرگری شارستانی و ئاسایشی سلێمانی و هاتوچۆی سلێمانی و بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی ئێمە لیژنەی هاوبەشمان پێکهێنا بوو کە ئەم بە درێژایی ئەم هاوین و وەرزی ئەو کاتانەی کە خەڵک دەتوانێت بچێت بۆ کات بەسەربردن لە گۆیژە و ئەزمەڕ بمێنێتەوە. ئێمە مەفارزی مشتەرەکمان دروست کردبوو بۆ ئەوەی هەم ڕێنمایی خەڵک بکەین، هەم خوانەخواستا گەر حاڵەتێک بوو بە زووی چارەسەری بکەین. بەڵام خۆ ئیتر وەکو عەرزم کردی خۆزگا لایەنی ئەو کەسانی کە ئەو خاڵی دووهەممان کە هەمیشە ئێمە بە دووهەم خاڵ باسەکەین چونکە حەزەکەین دائیمەن هۆشیارەکە پێش بخەین بۆ کۆمەڵگانەك لایەنە ئیجرائیەکە پیشان بین. دیارە ینی هەر ئەو خەڵکانش کە دەربەستی ژینگەنین ئەگەر بە ڕێژێکی زۆر کەمیش بێ هەر هەیە، بەڵام ئینشاءڵڵا هێزەکانی ئێمە و ئەو لیژنە هاوبەشەی کە دروستمان کردووە ئەم ساڵ ئەتوانم بڵێم سەرکەوتوو بووین چونکە کەمترین ئاگر لە سنووری گۆیژە و ئەزمەڕ دروست بوو.
جۆزەکەی خۆشحاڵێ بەس منم بۆ کۆتا پرسیارم کۆمنتی هاوڵاتیەکە کە بۆی نووسیوین نووسیوێتی ئەگەر هاوڵاتیەک پۆڕێک بگرێت یا کەوێ بگرێت ڕاوبکات سزادرێت لەسەری بەڵام ئەڵێ ئەی چی کرا بۆ ئەو کەسانی کە مادە ڕەشەکەیان بڵاوکرا کردوەوە تاسە کەس گیراوە لەسەر بابەتە ئێمە کاتی خۆی لە ڕێگاندن قسەمان کرد هەر لەگەڵ دروستبوونی حاڵەتەکە نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت لیژنەیەکی پێکهێنا لە بەڕێبەتی ئاسایشی سلێمانی و بەڕێبەتی پۆلیسی دارستان و بەڕێبەتی ژینگەی سلێمانی و خەڵک دەستگیر کراوە لێکۆڵینەوە بەردەوامە و ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە نەتیجەی لێکۆڵینەوە و ئیجراعاتەکان هەمووی ئەلانەکرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ خەڵک گیراوە و کەس گیراوە وەڵڵاهی ناتوانم ئێستا عەدەدەکە بڵێم بەڵام ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتووە کە لێکۆڵینەوە و ئیجراعاتەکان هەمووی جێبەجێکرا دیارە لە بەردەست دۆسیەکان لە بەردەم دادوەرە بەڕێزەکانان کە ئیجراعاتی بەپێی یاساتەبان ئەو کەسانی کە تەجاوزیان کردوتە سەر ژینگەی وڵاتەکە دیارە بە یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ ئیجراعاتکردن بەرامبەریان بەڵام دڵنیا بە کەسی لێت هێپەڕ نابێت چونکە ئێمە لە یەکەم ڕۆژی هینەکە وتمان هەر کەسێک بێت و هەر کەسیشی لە پشتەوە بێ ئیجراعاتەکرێ بەرامبەری دڵنیا بن ئیجراعاتەکرێ خۆشم بە وەڵامە سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بەڵێەوەی کە جۆبیسی بوون وەرزی کەڵ هەرزە و ڕاوچیش دەستگیر کراوە کەسیش لەسەر مادە ڕەشەکەش دەستگیر کراوە بۆیە ئەمە هەندێک جار ئەبێتە جێی دەستخۆشی و دڵخۆشی کە ژینگەی کوردستان پارێزراوە.